ئەگەر هاتوو هەر هەموو خاتراتەکان زۆریان بۆ هێنا دائیمە لە مهمترینیانەوە دەست پێ بکە کامیان خەریکە ئەفەوتێت چونکە ئێمە هەمومان خەیاڵ سەرەتای بڕیاردانی ئێمەیە بۆیە بزانە خەیاڵەکەت بەرەو کوێ ئەڕوا چۆن ئەڕوا دەی بزانە کام شتە خەریکە لە دەستێت دەرئەچێ و زۆر گرنگە ئەوەیان دووسێ هەمەم هەیە یەکەمیان چۆن بانگەوازی فڵان کەس کەم دووهەمیان چۆن نوێژی بەیانی لە کاتی خۆیان جێبەجێکەم سێهەمیان چۆن هەنێک کاسپی کەم پارە کۆکەمەوە ماڵەکان هەژارن بیان دەمێ هەموو خاتراتی باشن باشە چوارەم پێنجەم دەیەم کۆمەڵە نەخۆشیە سەری لێ بم چۆن بچمە سەر خەبران کامیان لە هەموویان گرنگترە نوێژی بەیانیەکەت جەممی خاتراتە بخەرە سەر نوێژی بەیانی تا ڕێکیەکەیتەوە خەیاڵاتە هەموو با نوێژی بەیانی بێ کەسی وا هەیە سەفەری هەیە سەفەر جاری وایە بۆ هەولێر ئەڕوا پاسەکەش ئەڵێ وەڵا پێش نوێژی بەیانیە 5-6 شەو هەڵەسێتەوە بۆ چونکە خاترات دەگەر لێ ناگەرێت دەگ هەڵیەسێنێ هەمێتی غەمێتی 8-9 جار خەبەری ئەبێتەوە هێشتا ماوعیدەکە ماوێتی دوای لە ڕێیا خەویە چونکە نەخەوتەوە ئیسراحەتی نەکردو هەر مێشکی مشەوەش بوو لە لای خاترات و خەیاڵەکەی خۆ ئیشی هەبوو ئاخر ئیش والله دینداریش ئەوە کە خاترەت هەبوو بۆ شتێکی باش وەرە خاترێ نوێژی زوحا بخرە مێشکی خۆتەوە هەر لە بەیانی هەڵسای خەمی نوێژی بەیانیتە کە ئیکە دڵە ئیسراحەت چکە بۆ مێشکی ئیسراحەتەکە ئەوەسێ حتا نەیکەی ناوەسێ عازتەیەتێ کورە نەوکرد کورە هافریاکەوە بە قورئانە هەر لە دەست دەرچوو دەی بۆ چووکە مە خاترەی باشە هەنگاوەنی هەر یەکێک لە ئێمە ئێستا کێمان هەیە کە نوێژەکەیەکا دڵی ئیسراحەتەکە بۆ چووکە خاترەیەک بۆ ئەزانێ کۆڵێکی گەورە بەسەر کۆڵێ چووکە مێشکی مشەوەش کردووە ئەبێ نوێژەکەی بکات لە کاتی خۆیە دەبەخوا بۆ جەماعەتیش ئەو هەیە ئەو کەسەی ئولفەت بە جەماعەتەوە ئەگرێ ئەم نوێژە تەواوەکە بیری لای نوێژەکەی ترە چۆن جەماعەتکە بۆیە دووەمەکە ئیسراحەتێکەکە سێهەم ئەوە چوارەم ئەوە بەس ئەگەر خاتراتی دینیت نەبوو خاتراتی شتی ترت هەبوو نوێژی جەماعەتەکە ئەفەوتێ والله ئەوەرکە کە نوێژەکەت بۆ فەوتە والله ئاخر ئیشم هەبوو ئاخر ئیشەکەت چی بوو خۆ تۆ نزیک بوو ئەوتوانی بەخوا زۆر زەڕوور بووم زەڕورەکە چی بوو چی ئاخر چی بوو والله آخر نەخۆشێکە بوو ئەوە سرم لێ بدە تەخیرە بوو نەخۆشەکە ئەخەوت باشە ئەهەمیەتی جەماعەتەکە چونکە لای ئەهەم نییە و گرنگترین نییە بۆیە ئەبێت تۆ پێوەلێنی خەیاڵی خۆتت کردبێ بزانی کامەیان یەکەم جار ئەەکەی کامە دووەم ئەەکەی کامە سێهەم ئەەکەی